ئەوجە سڵاو ڕێز و خۆشەویستی بینەران و بیسەران بەخێر بێن بۆ لایف ستریمێکی نوێ کوونانگۆ سەر و وەزیعەتتان کووە ئەحواڵتان چۆنە تەندروستیتان چۆنە هیوای هەر باشی و خۆشگوزەرانی و خۆشەویستی و تەندروستی باش لە بۆ هەر هەمووتان دەخوازم هیواتارم هەر هەمووتان باش و تەندروست بن هیوادارم هەر هەمووتان بە هەموو جۆرێک دڵخۆش بن کوونانگۆ ئاوارتان کووە خۆشەویستانم دەمێ پێتان بڵێم لایف ستریمی ئەمڕۆ بە سپۆنسەری مستەر شۆپی زۆر خۆشەویستە بۆ دەستکەوتنی هەر یاریەک هەر بابەتێکی ڤیدیۆ گەیم دەستکەوتنی پڵس دەستکەوتنی گەیم پاس کڕین یاریەکان بۆ ئەکاونتی خۆتان بۆ هەر شتێک سەردانی مستەر شۆ بکەن لە دیسکریپشن معلوماتم دانایە سڵاو ڕێزمان هەیە خۆشەویستن لە مێژە لایف ستریممان نەکردەوە پێم وابی لە پارەوە نەمان کردیان بیدایەتی ساڵ بزەب لە بیرم نییە کەی بوو لایف ستریممان کردەوە هیوای تەندروستان بۆ دەخوازم چۆنن خۆتان زانن لایف ستریم زۆر کەم دەکەمەوە بەڵام پێم وایە ئەم شەو شت دەبینین بۆیەش لایڤم کردەوە پێم وایە ئەم شەو شت دەبینین تکا دەکەم دوگمێ لایک لەبیر نەکەن هیوادارم هەموو لایەک لە خۆشی و شادی و کامەرانی و دڵخۆشی دابن هەشت مانگە نەتکردەوە ئەرێوەڵە هەشت مانگە لایڤ نەکردەوە من پێم وایە ئەم شەو شت دەبینین بۆیەش ئەم شەو لایڤم کردەوە بەڕاستی چونکە پێم وایە ئەم شەو پلەیستەیشن شتی هەیە عەرزی بکەم هەرچەندە شۆکەیز نەبوو بۆ ستیت ئۆف پلەی لە ئەڵلقەکانی ڕابردوو باسم کرد وتم ستیت ئۆف پلەی دەبینین لەو مانگەی کەواتە دیتمان بەڕای من چی یاریەک دێت سێ یاری هەیە ١٩٩ پیشان دەدرێت یاری نوێیەکەی گاد ئۆف واری لەوانەیە یاری نەبی کە ئەنگۆ لە مێشکتانەوە منیش لە مێشکمە بەڵام پێم وایە ریزدنی ئیڤڵ 9 ئەگەرێکی زۆری هەیە بەڵام ئەگەرەکە شەرنی ئەم شەو ئەگەر شەو نەبینین لە سەمەر گەیم فێست دەبینین بەڵام پێم وایە ئەم شەو دەیبینین سارۆس گەیم پڵەی سارۆسی کە لە کۆنفرانسی ڕابردوو باسی کرد لەگەڵ هەندێک یاری دیکە بەڵام پلەیستەیشن خۆی وتی چل خولەکە لایف ستریمەکە واتە چل خولەکی ڕێک بەردەوام دەبی کە زۆر زۆر دڵخۆشکارە لە بۆ ما چل خولێک زۆر زۆر باشە لە بۆ ما واتە مەزاری تێدایە گادۆفار ریماستەر نابینین گادۆفارێک دەبینین دەنگۆ هەیەکەوە گادۆفارەکە ئەوە بی 2.D بی سایت سکرۆڵ واتە کامیرە لێرە پیشان دەدرێ ئەوها دەڕۆی سایت سکرۆڵی پێ دەڵێن 2.5D نەک 3D ئەو جانگۆ پێتان نەگوتم کوونە گادۆڤار بڵێ ئەگەرەکی زۆر هەیە ئەم شەو گادۆڤاری ببینین بەڕاستی ئەگەرەکان زۆرن دەنگویەکان زۆر بوون واتە ئەگەر هەیە جگە لە گادۆڤاری ئەگەرێکی دیکەشمان هەیە کەوە ئەگەرەکی سۆری دووبارە بۆ دەنگ بە چایکەم ئەوە چییە دووبارە بۆ دیسان دەنگ لە دووبارە دەبتەوە monitor and output just monitor off okay sorry دەنگم دەبڵ بۆ پێشبینی خۆت ڕزنی ڤڵنۆ دەبینین مەیبی دەنگۆیەکی زۆر هەبوو ڕۆبەیانی تکا دەکەم دوگمێ لایک دابگرن 158 کەس لە لایڤە 170 لایک کاتی تکا دەکەم لایکی لایڤ لەبیر مەکەن زۆر زۆر دڵخۆشم ئەمشۆ لەگەڵتانم هیوادارم لایڤەکی زۆر خۆش ببینین و جگە لە لایڤەکەش بەڕاستی ئەم هەفتەیە خۆش دەبی بۆ نمونام شەو کۆنفرانسی پلەیستەیشنە سپەی بەرنامەی سفرێک ژیری ئینشاڵڵا بڵاو دەکەم ڕۆژێک زووتر بڵاو دەکەمەوە لەبەرەوەی ڕۆژی هەینی جەژنە ئێستاشەوە جەژنتان پیرۆز بی بۆ کەسانەی سەری لایڤ دەکەم ڕۆژی هەینی شەوەکەی ئینشاڵڵا دووبارە لایڤەچکە دەکەمەوە لە بۆ سەمەر گەیم فێست ئەویش ئاگادار بن چونکە سەمەر گەیم فێست گەورەترین کۆنفرانسی ئەم ساڵە پێم وابی شەمووە خودی یەکشەم کۆنفرانسی ئێکسبۆکس شەیە ئەویش هەر بێگومان دەیگوازمەوە دووبارە
ئەگەر شەوبی ئینشاءڵڵا پێم وابی شەویشە بەڵام ئەگەر شەوبی 100% دەیگوازمەوە ئەگەر ڕۆژبی لەوانەیە لە دام نتوانم بەڵام بە شەوبی دەیگوازمەوە تا پێم وابێرە سێ لایڤمان لەبەردەستە ئەم شەو جومعەی و شەمۆیان یەکشەمە سەبەت بیرم نییە کۆنفرانسەکەی ئێکسبۆکسی چەند شەمە بە چێکەچی بکەم ئێکسبۆکس شۆکیس 2025 جون 8 واتە یەکشەم ئەدی وەختەکە time 10 AM Pacific 1 PM Eastern بزانین دەکات ساعت چەندێک نەخۆمان هەشتی شەو ئۆکەی هەشتی شەو ئۆ شت هەشتی شەو یەکشەم لە دەوامم بەداخەوە شەو یەکشەمە من بەرنامەم هەیە بەرنامەم هەیە وەڵڵا بەس هەوڵ بزانم دەتوانم بەرنامەم بیکەمە ڕیکۆرد یەکشەمەکەی لە ماڵێ بم نازانم دەتوانم یان نا بەڵام هەوڵ دەدەم هەوڵی خۆم دەدەم بەزەکی دیژنی مەلامان کات سەو وعدتان پێ نادانە بۆ لایڤ ستریمی ئێکسبۆکس بەڵام سەمەر گەیم فێز ئینشاڵڵا دەیگوازمەوە مامە ژیر ئەو سەماعی هایپەرێکسە لە چناوێکە پێم وابێت لە ڤیدیۆکانی ڕابردوو باسم کرد بە دوورودرێژی لە برنامەی سفرێک ژیری بوو کلاودەکەیە کلاودی پێ دەڵێن کلاود زۆر نازدارە لە ئاری گەیمینگ پێم وابێ بەڵێ لە ئاری گەیمینگ بۆیان ناردەم شتێکی نازدارە زۆر دەنجی خۆشە و ڕاقیە کاکە پاڤێڵ زۆر سپاس بۆ ناردنی 500 نۆک سڵاو لە برای عزیزم کاکە ژیر هیوادارم سلامت بیت بیرمان دەکردیت زۆر بەڕێزی براجیان زۆر سپاس پاڤێڵ گیان مەمنونین دەستەکانە خۆش سپاس دەکەم جا لە ئەڵلقەکانی ڕابردوو باسیەوەم کرد وتم باسیەوەم کرد لە ئەڵلقەکانی ڕابردوو وتم بە نیازی ستودیۆ گۆڕینم ستودیۆ گۆڕینەکەم لە پێشە ئەو ستودیۆ نامینێ شوێنێکی دیکە ئینشاءڵڵا بەڵام تۆزێک کاتی دەوێت تاوەکو شوێنەکە ڕێک دەکەوێت بۆ ئینشاءڵڵا هەم کاتم زیاتر دەبێ و کات و هەمیش دەتوانم ڤیدیۆ زیاتر بکەم ئینشاءڵڵا دەست خۆش کاکە پاڤێڵ دووبارە زۆر سپاس دەستەکانە خۆش پاڤێڵ پلەیس یەکێکە لە چنەڵە هەر ناوازەکان کە خۆم زوو سەردانی دەکەم پاڤێڵ بە عشقەوە یاری دەکات بە جوانی یاری دەکات لە بە تێگەیشتنەوە یاری دەکەوە ئەو یاریانەی پاڤێڵیش دەیکە زۆر نازدارن بەڕاستی یاری زۆر ناوازە تاقی دەکاتەوە هیوادارم سەردانی چەناڵی پاڤێڵ پلەیس بکەم خۆشەویستانم بۆ دەستکەوتنی هەر یاریەک بۆ دەستکەوتنی هەر بابەتێکی دنیا ڤیدیۆ گەیم دەتوانن سەردانی مستەر شۆپ بکەم ئەو لۆگۆیەکیان لە شاشەی هەیە سپۆنسەری ئەم لایڤ ستریمیان کرد زۆر سوپاسیان دەکەم بۆ سپۆنسەری کردی ئەم لایڤ ستریمە و لەمە دوایش لە ماوەی مانگێک مستەر شۆپ دەبێتە سپۆنسەری بەرنامەی سفرێک ژیریش کە دووبارە زۆر خۆشحاڵم سپۆنسەرێکی نوێمان هەیە ئەو سپۆنسەرانە بۆ من زۆر گرنگن بۆ هەموو یوتیوبەرێک زۆر گرنگن تاوەکو بتوان لە کاری یوتیوب بەردەوام بن پاڵپشتی ئێوە لە هەموو شتێک مهمترە بێگومان و دەمێ ئەوەش بڵێم کەوا گۆسەف سوشیم دەڵێ گۆسەف سوشمە کارتە نەمۆزە بەڵێ گۆسەف سوشیماش دەبینین بە دڵنیاییەوە گۆسەف سوشیما دەبینین لەبەرچی لەبەرەوەی گۆستۆف ئەو ساڵ دێتن گۆسەف یۆتەی نە گۆسەف سوشیما هیوادارم گەیم پڵەی ببینین چکە چل خولەکە باوەڕ ناکەم تەنیا بە لایک بە ئەوە بیکوژن بە دیمەنی سینەماتی کۆشتانە پێما بە گەیم پڵەیش دەبینین چکە چل خولەک گەلە زۆرە لە بۆ کۆنفرانسی ستیت ئۆف پڵەی هەرچەندە شۆکەیسمان نەبینی کۆنفرانسی گەورە بەداخەوە ینی حەزمان دەکرد بیبینی بەڵام سۆنی دیارە دوور دەکەوێتەوە GTA 6 باوەڕ ناکەم باوەڕ مەکەن GTA 6 بینی ئای من ناڵم GTA 6 دەبین چکە باوەڕ ناکەم تێیدابی سەد تێیدا نییە گارۆڤاری نوێ بەڵێ بە دڵنیاییەوە شتێک لەسەر ستودیۆی سانتا مۆنیکا دەبین هەرچەندە دەنگۆیەک هەبوو ئەو ڕۆبەیانی وتیان گادۆڤاری نوێ لەلایەن سانتا مۆنیکاوە دروست ناکرێ بەڵکو سانتا مۆنیکا سەپەرشتی دەکەم ستودیۆیەکی دیکە گارۆڤارەکە بەڕێوە دەبن دەژڵێن ئەو گارۆڤارە نوێیە
ستایلی 2.D دەبێ واتە سایت سکرۆڵە 3D نیە کامێرە لە پشت بێت کامێرە لە لایەکە ئەوها بۆ ئەندیکەیە دەڕۆی کاتی خۆی یاریی ئەومان هەبوو گادۆڤار لەسەر مۆبایلی نۆکیایەوە نمونە پار بوو پێرار بوو یارێکی 2.5D ئەوەشمان بینی ئەو یاریە پرنس ئۆف پەرژە بۆ ستایلە بوو ئەنچارتد نی و باوەڕ ناکەم ئەنچارتی ببینێ بەڵێ گارۆڤا بترێڵ نایی بوو گۆست گەیمەر دەڵێ مامەژیر دوو بڕوانامەت هەیە لە بواری فیلمسازی ئەتوانی باسی بکەیت چۆن بەدەست هێنا و ئێمەش ئەتوانین یان چۆن بیکەین پرسیارەکە زۆر جوانە ئینشاءڵڵا بۆ خودایی ئێرە هەم پاکەتە ناتان پێتان نیشان دەچۆ کامێرە ناسووڕێ بەڵام ئێرە هەم پاکەت شتە ینی ستودیۆیەکەی ئێستا دیوەخانی ماڵەیە کریتمە ستودیۆ بۆیە فەوزایە چام نەکردێ بچمە ستودیۆی نوێ دوو پلانم هەیە بەڕاستی یەکەکیان لە بە لایڤ ستریمی یوتیوبە زۆر حەز دەکەم لایڤ ستریم یوتیوب لە یوتیوب بکەمەوە لایڤ لە یوتیوب و تیکتۆک و فەیسبوک لێک کاتە بڕە وەروەها لە بەشەکی ژوورەکەی کە دام نایە بەشەکیان دەکەمە فیلم و سینەما کە ماوەیە کە باسی فیلم و سینەما ناکەم بەڵام ئەوەیان لەوانەیە لە بۆ یوتیوب نەبی زیاتر لە بۆ تیکتۆک و ئینستاگراممە زیاتر لە یوتیوبش بڵاوی دەکەمەوە ڤیدیۆکانی سینەما بەڵام زیاتر فۆکسم لەسەر دەکەمە سەر تیکتۆک و ئینستاگرام لە بۆ فیلمەوە شتانە چکە بینەری فیلم زیاتر لە تیکتۆک و ئینستاگرامن لە یوتیوب کەمترن لە یوتیوب زیاتر گەیمینگە لە کوردستان بەڵام زۆر حەز دەکەم شانەش نەتوانم هەفتەی 2 جار لایڤ بکەمەوە یاریەکان بکەم بەڕاست من یاری دەکەم بەردام ئێستش لە یاریدانە بڕاوم بەردام یاری دەکەم بەڵێ دەکەمە ڤڵۆگ ئینشاءڵڵا ئەو ستودیۆی نوێم دەکەمە ڤڵۆگ لە کاتی پارچەدانە نۆشتانە مامەژیر جگە لە وڵڤڕین و سپارەمان یاری مارڤڵی هیچتر دێت بەڵێ یاری دیکەی مارڤڵ لە بەرەمێنانە بەڵام باوەڕ ناکەم لایەن سۆنیەوە دروست بکرێ مەسەرەن دەزانین کەوا EA یاری ئایرۆنمانەکە دروست دەکە وەروە ئێکسبۆکسش یاری بڵێدەکە دروست دەکە بە شەری مارڤڵە بەڵام سۆنی تەنیا وڵڤڕینی لە بەرەمێنان ئێستا حالیە وە سپارەمانیش لەلایەن ئینسۆمنیاک بەشی سێمی بەرەمێنانی دەستی پێکردووە بەڵام باوەڕ ناکەم سپایدەرمان DLC لە بۆ بێ کە زۆر دەنگۆ هەبوو ڕدانگۆ DLC سپایدەرمان دوی لەوانەوەشە بینە من وەکو خۆم قەناعەتی خۆم وەکو کەسێک لەو بوارەی مەچەند ساڵە باوەڕ ناکەم DLC لە دروست بکرێت چونکە دزەپێکردنەکانی داتاکانی ئینسۆمنیاک ئەوەی دەرخستکەوە ئینسۆمنیاک پلانی نییە DLC دروست بکەس دوو DLCیان لە بەرەمێنان بۆ هەردووچیان کانسڵ کردەوە تەنانەت یاریەکی ئینسۆمنیاکیش هەبوو کە لەسەر کارکتەری ڤێنەم بوو بەڵام هەندێک دەڵێن یاریەکە کانسڵ کرایە هەندێک دەڵێن یاریەکە هێشتا مایتی بزەبت دیار نییە بۆیەش زۆر قەناعەتم بە پلەیستەیشن و مارڤڵی نییە شتی گەورە عرسپێنەوە شۆ ئەوە قەناعەتی خۆمە دەکرێت ڕازم دەکرێت هەڵە بم سپاسان دەکەم دگمەی لایک لەبیر نەکەن زۆر گرینگە بۆ سەپۆرت هیوادارم دگمەی لایک لەبیر نەکەن خۆشتانم دەوێت چاومانن هەر هەمووتان زۆرمان نەماوە تەنیا 16 دقە ماوە ئێستا لایڤەکەشس پێ دەکەم و دەمەوێت بزانم لە کوێوە سەری ڤیدیۆکەی من دەکەی ناوی شارۆچکە لادێ بنووسن لە تەواوی جیهان بزانم لە کوێوە زۆر سەیرم دەکەن بە تایبەتی لایڤەکەمان چارێکێک ماوە یاڵا هەریر هەنتەر دەڵێ هەریر پیکی کرافت دەڵێ کەلار زاخۆ ئاکرێ لە کەلارەوە چەمچەماڵ هەولێر بەرلین سلێمانی کەرکووک هەولێر سلێمانی گوندی برایمەلیک ببوورنەکە بەغڵەت خینەوە مەسیف فیرمام سەمەر گەیم فێست جمعەیە شەوی جمعە ڕزگاری
ئەم ساپۆلی دوازدەم ساڵێکتر لەگەڵ تاکردن پلەیستەیشن 5 و یاریەکان یەکڕم بەلای تۆ بلاک فرایدەی بیکڕم یان کاتێکی دیکە وەڵاهی گیانەکەم ئەگەر پۆلی دوازدەی و پارەت لە بەردەستە ئێستا بیکڕە چونکە هاوین پلەیستەیشن 5 نرخی گران دەبێ واگەر لە دەست دایک و باوکتە قەنەعەتیان پێ بکە بچم بیکڕم بۆت بەڵام بەکاری مێنێتە امتحانات تەواو دەبێ و کاتی بیکە چونکە پاش لە هاوینی گران دەبێ بەڕاستی بلاک فرایدەی و شت لە کوردستان ئەو گۆڕانکاری دروست ناکە یعنی لەگە ڕێزم زۆر دوکان دەڵێن بلاک فرایدەی وەشتانە بەڵام سعر ناشێنن ڕاست ناکەن هیوادارم بیشێنن بەڵام ڕاستەکەتان پێ دەڵێم چۆ کۆمپانیانە بە فەرمی لێرە نین لە پلەیستەیشن و سۆنی بە فەرمی لە عێراق و کوردستان نافرۆشێت لە دووبەی دەفرۆشێت کاتێک لە بلاک فرایدەی شت دەشتێنن ڕاست ناکەن یعنی دروست نییە کەرکووک ڤینلاند ئۆزلێنشین بنەسڵاوە نۆڕوەی بنەسڵاوە بەرلین مانچستەر دووسخورماتوو هەولێر سلێمانی هەڵەبجە ڕیکۆردی چات هەیە ئەوسیە ڕیکۆردە چات هەیە بۆ میر عومەر ڕیکۆردە چات هەیە بۆ بین عومەری عینچی ڕزدنیڤڵ نوێ پیشان دەدرێت ئینشاءڵڵا ڕزدنیڤڵ نوێژ دەبینین ئەم شەو بەڵام وەکوتم دەنگۆیەکان ڕزدنیڤڵ زۆر 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 جێگەی سەد نییە بەڵام گاڵۆڤار دەنگۆیەکان یەکجار زۆرن بۆ گاڵۆڤار یعنی پێشبین دەکەم گاڵۆڤار بینێ بەڵام بۆ ڕزدنیڤڵ زیگەیم دەڵێت تاکە یوتیوبەرە ڤیدیۆ کۆنەکانی کواڵەتی جوانتر زۆر سوپاس نازام مەتحەم دەکەی یان قەسفم دەکەی زیگەین لە گوندی خۆشناوەتی سڵاو لە کاکە ژیری گوڵ کاکەژی پرسیارێک هێچێتی دی 990 پڕۆ پێچۆنە وڵاهی معلومات لەسەری نییە بۆی با بە هەڵە قسە نەکەم من نە کۆنسۆڵم هەیە و نە کۆمپیوتەر وەک گەیمەریش نیمە بەس بەخوا ئەوە نەخۆش بە جوانی باسی شتەکانەکەی لە دەقەی یەکەمەوە تا ئاخیری جوان گوێی لێ ڕائەگرم هەر سەرکەوتوو بیخارە ژیری خۆشەویست ئیمۆجی دڵ و ئیمۆج پێکەنیشتەنە زۆر سپاس کاکە کارتی لێجەند مامەژیر زنجیرەی دەکستەر بینیوە ماوەکانی دیکە دەم شای ئەڵقەی یەکەم پێماوی بەڵام تاوام نەکرد هەر بەدنیازم دەستی پێ بکە بەڵام پێویستم بە کاتە بەڕاستی و کاتەم لەبەردەست نەبووە ژیر پۆلی شەشین بەس هەر لە دیارە دادن هیشین زۆر سپاس ئایڤار بارزان لە بارزان و سەیرمان دەکە کاکە ڕەحیم مامە ڕۆژانە ڤیدیۆ یاریەکان دانێ وەڵی حەز دەکەم بەس بۆ خۆی کاتەم لەبەردەست نییە داوای لێبردن دەکەم ئێستا جا خۆ سۆنی بە فەرمی بێت ئەو کاتە یاری جۆکەریش نامێنێ جۆکەر سپێوەنی پێ هەیە گۆزگەیمە 12 دقە ماوە خۆم و خێزانم بە دیارتەوە دانیشتوین زۆر سپاس کاکە ڕزگار کارتڵ لەجند لە جەرمەنی ئەسلامان لە بۆ جەرمەنی هەیە زۆر حەزم لە وشەی جەرمەنیە بەڵام زۆر ڕقم لە وشەی ئەڵمانیایە هەرچەندە ئەڵمانیاش یعنی مەسەرەن ئەڵمانیا وشەی ئەڵمانیا لە ئەڵمانیاش ناڵێن جەرمەنی دەڵێن دەچزڵاند بەڵام هەر وشەی جەرمەنی خۆشترە لە ئەڵمانیا هیچ نییە لە منی وەرگرە هیچ نییە لە منی وەرگرە مەقسەد چییە سیروان حامە کورد سڵاو عەلەیکە سەلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه برێ زۆر زۆر بەخێر بێ دایشت چاقاوە زۆر دەمێک کە ڤیدیۆت لەگەڵ چ دووسێ ژبەکەت نەکردو مەقسەد ژنەکەمە نەک ژبەکەت نییە ڤیدیۆمانەوێ وڵای گەیم یعنی مەسن گەیم بکەین ئۆکەی خەریکی یاری ئەوەینە It takes two بێکەوە لەگەڵ خێزان حەزمان کرد بە ڤیدیۆ بکەین بەڵام باوەڕتانە بێت دوو منداڵتەبی زۆر زەحمەتە پێکەوە داریشی گەیم بکەین دەبیەکە جان گەیم بکە خەریکی منداڵەکان مستەر هەورابی دەڵێ مامەژی بیرتە لە کوردستان بیسوەر هاتمە لات مستەر هەورامی یەس لە بیرمەوە چمە ناچناڵەکەت یەس لە بیرمە زۆر سپاس دەکەم مامە ناوم بێنە ڕامین گەیمینگ زۆر 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 خۆشحاڵین لایڤت کردەوە ئەمیش زۆر 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 سپاس دەکەم
تەمەشا دەکەی شڵە تاخیشت بشا دەکەن مامە ژیر باسێکی ئەو وشانە بکە RPG و ئەو بابەتانە هەندێک شارەزایمان بکە وشەی RPG بەمانای ڕۆڵ پلەینگ گەیم دێ کورتکراوی ڕۆڵ پلەینگ گەیمەوە تا و یاریانەی خۆت کارکتەرێکی خۆت دروست دەکەی و کارکتەرەکەشت بەرەبەرە توانایەکانی بەخۆت دەکەی ئەتەواتە خۆت لە یاریەکە ڕۆڵ دەبینی هەندێک دەستکاریکردنی کارکتەری تێدا بۆ ناین دەدێ خواردن دەدێ بەخۆتی دەکەی توانای نوێ دەبینیەوە چەکی نوێ لە بۆ دەستدەنی یان تیرروکانی جیاواز وەردەگری جلوبەرجی دەگۆڕ ئەو پێدەوتری یاری RPG ڕۆڵ پلەینگ گەیم یاری RPGمان یەکزار زۆرە و ماوەیە چونکە ئەو یاریانەیەکەوە ڕاستەخۆ لەگە گەیمەت کاردانەوەی هەیە گەیمە بەردەوام دەبێت یاری بکە مامە ژیر چۆن بیرۆکە سفرێک ژیریت بۆ هات پرسیارەکەی زۆر زۆر ڕێڵ ئیدیتەر وەڵای سفرێک ژیری زۆر کۆنترە لە چەناڵی ژیر بەڕاستی پێشەوەی چەناڵی ژیر بەردەست بی پێمام یەکەم ڤیددیۆش کە لە چەناڵی خۆم بڵاو کردەوە تایتلەکەی سفرێک ژیریە چونکە سفرێک ژیری بە معنای سفرێک بە معنای کۆدی ئەلکترۆنی دێبوون هەر ئەو شاشەی کە تۆ دەیبینی بە زمانی تەکنەلۆژیا لە ناو چیپی کۆمپیوتەرەکەی یان ئەو شاشەی یا مۆبایل سەیری دەکەی هەمین بە سفرێک نووسرا سفرێک دەستپێکی شاشە و تەکنەلۆژیا و چیپە وەکو زمان لەنگویج ژیری جواتە بەعاقلی مەبەست مەسفرێک ژیری گەیاندنی زانیاریەکانە بە شێوەیەکی دیجیتاڵی بەعاقلی بە ژیری جا سفرێک ژیری کۆنترە زۆر لە چەناڵی ژیر پێشتر لە کارەکەی خۆم لە ئیش لە تەلەڤیزیۆن بەرنامەیەکم هەبوو بە ناوی سفرێک ژیری جا ئەو سفرێک ژیریەمان گواستەوە لە بۆ چەناڵی یوتیوب و دەستم بە یوتیوبیش کرد حەزم کرد بەرنامەیەکی هەفتان چونکە من ئیشی من هەواڵ ئەگەر بەرنامەی من ببینن لە کوردستان 24 و لە ئینستاگرام و تیکتۆک و فەیسبوک ئەوانە زۆر پارچەکان بڵاو دەکەم وەلحەمدولillah بینەرێکی زۆری هەیە ملیۆنان بینەری هەیە هەفتانە زۆر بینەری زۆرە لە تیکتۆک و ئینستاگرام و فەیسبوک و دەرەنە سناپیش بینەرێکی زار زۆری هەیە زۆر خۆشم جا کارەکەی من گواستنەوەی هەواڵی جیهانیە وەکو ئیش خۆم جگە لە یوتیوب خولیامە کارم نییە ویشم نییە پارەی پێیان ناکەمەوەدا تەنیا خولیایە کە حەز دەکەم هەم بێت بەڵام ئیشی خۆم زیاتر پێشکاری هەواڵی جیهانیە زۆر حەزمە بوارەیە بابەتی تەکنەلۆژی شتانە جا ئیشی خۆم بیرۆکەیم هەبوو کە پێشکار بیرۆکەیم هەبوو معلوماتی عالەمی بە ستایلێکی گەنجانە بگوازمە لەوانە شەو کەسانی لە سەرەتای چەناڵەوە منیان بینیبی دەزان کە ژیر لە سەرەتاوە عاشقی زانیاریە مەیبی زیاتر لە یوتیوبی بە گەیمیک ببینن بەڵام وەکو ئیشەکەی خۆم زیاتر عاشقی زانیاریمە وەکو زانست و زانیاری بگوازیەوە زۆر حەزم لێە مامەژیر بۆ جگە لە سفرێک ژیری ڤیدیۆی تکە ناکە بەخوای دوو منداڵ ژیان کار ئێستا بەسەرەن ئیشەکەی من ڕۆژانە سعات 9 یان 10 بیانی دەچم هەتا 5-6 ئێوارە بێمەوەش دەبی خەریکی دوو منداڵەکەم بم و خێزان تەرتیبات و شت مەجای ڤیدیۆی زۆر کەمە بەڵام دوای ئەوەش ئینشاءالله بۆکوتم خەریکی گۆڕنی ستودیۆمە ستودیۆ نوێم ئینشاءالله هاوکاریم دەکە ئاسانتر بتوانم ڤیدیۆ دروست بکەم بەڵام سەیری تیکتۆک و ئینستاگرام ئەوانم بکەن بەردەوام ڕۆژانە ڤیدیۆ بڵاو دەکەمەوە هەموو ڕۆژێ بابەتی جیاواز بڵاو دەکەمەوە چونکە دەوێت سەریعتر مەجای دروستکردنی ڤیدیۆ ئاسانترە بن نامەوێت لە یوتیوب بەڕاستی ڤیدیۆ بمانە بڵاوکەمەوە ڤیدیۆیەکەوە نانگۆ سوودیرێەوە بگرن و نە ئەمنیش شانازی پێ بکەم چونکە یوتیوب شتێکی ڕاقی دەمێ بە ڕاقێتی بینیتەوە تەنیا شتی ڕاقی مامەژیر باسی هاوس ئۆف دراگن سیزن 3 بکە نهاتووە علی دەڵێ مامە تۆ قەرزارمی ئەزانی علی لۆ قەرزارتم بینوسە وای ئەمن قەرزاری تومە 6 دقە مایاوڕێیان تەنیا 6 دقە ئامادەنا تکا دەکەم دوگمێ لایکی لەبیر نەکەن لایکی لەبیر نەکەن تلفۆنەکەم کوژا چکە نزیکی چەندە 25 دقیقە هیچم پێ نەکردێ بە هیتفۆنەکەم بۆ هیتفۆنەکەم بڕا ئەو کاکە سەبری سپاس بۆ ناردنی $2 خارە ژیر دوعامان لۆ بکە پۆلی 12 بەردەوام بن کاکە سەبری گیان زۆر سپاس بۆ ناردنی $2 بۆ سەپۆرتەکە و پشتگیریەکەت ئینشاءالله خودای گەورە باشترین دەرەجە بەو کەسانە دەدا کە شایستن وەروەها هەمووانیش دەرچن بەڵام لەبیر نەکەن دەرەجەی زۆر بە مانای ژیانێکی باشتر نایە ئەوەی لەبیر نەکەن ڤیدیۆشم زۆر کردێ تەنیا دەڵێم ئینشاءالله ئەو شتەی ئەتوو لە دڵتە دەتوێت ببیێ دەتوێت دەستت کەوێ
ببتە قسمەتت و خێر لەو شتەشدایە کە خودای گەورە پێدەدا جا بە باشە و بە خراپە دای من ئەوەی بینە پێش چاوی خۆتان خێری تێدایە یان ئێستا ئەستی پێ نەکەی بەڵام ماوەشی دیکار ئەستی پێ دەکەی یاڵا 5 دقم هەیە دووبارە کاکە سەبری زۆر زۆر سپاس بۆ نردنی دۆلار و دووبارە زۆر زۆر سپاس لە بۆ پاڤڵ گەیمینگ بۆ نردنی 500 نۆک کە نزیکەی 50 دۆلارێک دەکەم 50 دۆلاری نرد زۆر زۆر سپاسی دەکەم سپاسی و پشتگیری دەکەم سپاس پشتگیری هەر هەمووتان دەکەم ئێستا لە لایوی 51 دلار هاتووە تاوە پێستا نزیکە 52 دلار هاتووە تاوە پێستا سپاسی یەکە بێکەتان دەکەم دەستان دەکوشم ڕوومەتتان ماچ دەکەم کە لە سەرتان لێ دەدەم عەرەبانی خۆشتانم دەوێ چاڕوانترین یاری بێزگە لە GTA 6 چی یاریەکە ئەو یاریکە خۆم زۆر زۆر چاڕوانیمە 100% دەستراندینگ 2 ساڵ بەڕاستی و جگە لە GTA 6 وەڵای زۆر یاریە من هەم یارێک تاقی دەکەم زەرم لە کلێر ئەبسکیور ئەکسپریشن 33 دەکەم سەروەند محەممەد زۆر سپاس بۆ نردی 2 پاوەند مامە ژیر سەمەر گەیم فێستمان بە جەماعی بۆ بگوازنەوە وەڵاهی حەز دەکەم بەڵام وعدت نادەمێ لەبەرەوەی ناتوانم تەکلیف لە یوتیوبەرەکانی کە بکەم بێنە ناو لایڤی من یان ئەم بچمە ناو لایڤی وان لەبەرەوەی هەرکەسە شناڵی توی خۆی هەیە هەرکەسە و ئەو مافەی هەیە بە جیابی گواستە بۆی ڕێکشنی خۆی بەجیاب بگواستەوە لەبەر چژە و بەزمەمان لێ کردو ینی مەسەرەن هەمومان پێک قسە دەکەین فەوزایەک دروست دەبی زۆر گلەی ئەوتان دەکردتانگۆ لە بە قسەی خۆتان ناگاتان لایڤەکەی نییە یاخود دەنجی لایڤ ئەوشتان هەموو پێکەوە تێکەڵ دەبی زۆر خۆش نییە ژیر دەفع بەوەچی جارەکەیت کە زۆر خۆش بوو کورە من کەینی دەفع بوویمە دەزانم ئەمە خۆش ناوم بەس معنایەوەی نیە دەفع بە تکا دەکەم دوگمێ لایک لەبیر نەکەن سبسکرایبی چەناڵ بکەن و ئەو لایڤ ستریمە بە سپۆنسەری مستەر شۆپە بۆ دەستکەوتنی یاریەکانی پلەیستەیشن پلس یاریەکانی ئێکسبۆکس و گەیم پاس و هەر بابەتێکی دیجیتالی دێرە ناو کۆنسۆڵەکان PC دەتوان سەردانی مستەر شۆ بکە لیnkەکەشیان لە دیسکریپشندا ئەگەر حەز لە پلسیە پلس زانم سەعی زۆر فڕی ئێستا لە مستەر شۆ بەهەرزانی بەدەست دەکەوێ بە تەمای کڕینی گەیم پاسی مانگێک 3 مانگ 6 مانگ پلس 3 مانگ 6 مانگ 12 مانگ ساڵی هەرچ دەوێ سەردانی مستەر شۆ بکەن لە ئینستاگرام و لە ئینستاگرام و لە فەیسبوک بە نرخەکی زۆر زۆر گونجاو ئۆفەری ناوازیان هەیە مامە ئایا ڕاستە ستیم بۆ ئێکسبۆکس دێت بەڵێ ستیمی بۆ نایە ئێکسبۆکسشی نوێ بڵاو دەکاتەوە ستیمی تێدا دەبی ئەوە دەنگۆیە فەرمینیە بەڵام دەنگۆیەکەش ئەگەری هەیە ڕاست بێ مامەژی بیرمە جارێک لایڤت کردەوە ئیڤنتێکی ئەوها هەبوو بێزگە لە تو کەس لایڤی نەکردەوە لە ناو کوردی کاتێ ئاخیری یاری پیشاندا گوتت ئەو یاریە لە گادۆڤار ڕاگنەڕۆکی دەباتەوە ڕاستی شت کرد ئێڵن ڕینگ بوو قسەکە تەواوە ساڵی 2010 بوو یان 10 بوو بزانم عەرزکرا لایڤی بووم قسەکەی تەواوە دوو یاری گەورە عەرزکرا گادۆڤار ڕاگنەڕۆک بوو پێمابی ئەو ساڵی عەرزکرا و یعنی دەنگۆ هات کە گادۆڤار ڕاگنەڕۆک دێ و ئێڵدن ڕینگی شات منیش وتم دەزانم پێتان ناخۆشە زۆر خەڵکی پێی ناخۆش بوو وتم پێتان ناخۆشە بەڵام ئێڵدن ڕینگ لە گادۆڤار ڕاگنەڕۆکی دەباتەوە لە یاری ساڵ کاتێ بڵاو دەکردەوە لەبەرەوەی بە تڕێلەکەی زانیم کە ئەو یاریە چەندە گەورەیە و لە کۆتاییدا بردیەوەش خەڵاتی یاری ساڵی برد و پێشتان ناخۆش نەبی گادۆڤار ڕاگنەڕۆک لە چاو یاریەکانی گادۆڤاری پێشوو زۆر زۆر خۆش نییە بەڕاستی ئەنی جاری یەکەم دەکەی ئۆکێ حەماسەت دەتوی گرتیە پێت خۆشە یاریێکی بەڵام جاری دووەم سێم کە دەکەی ئەو چێژت ناراتی وەکو گادۆڤاری 2010 وەکو گادۆڤار 2 سێ ئەوانە وەکو گادۆڤاری ڕەسەن ڕاگنەڕۆک ناڵم یاریێکی خراپە بە چێژە بەڵام کورتێنانی هەیە لە زۆر لایەن و ڕاگنەڕۆکیش کورتێنانی زۆر بەڕاست یعنی ئێستا حەز ناکەم دەست لە گادۆڤار ڕاگنەڕۆکی بدەم بەڵام ئێش خەریکی گادۆڤاری دوو بووم لەسە PS3 پلەیستەیشن 3 بەو شێوازە عاشقی گادۆڤاریمە بەڵام ڕاگنەڕۆک گادۆڤار 2010 ماوەکان کە تاوام کردەوە لە سفرۆ تاقیری بێ ڕاستە خلاصم کرد زۆر زۆر چێژم لێوە کرد بەڵام ڕاگنەڕۆک دوو جارم تاوا کردێت جاری یەکەم کە بڵاو بۆ جارە 6 کردم زۆر زۆر بەدڵم نەبوو هاوڕێیان تەنیا 40 سانیە ماوە تکا دەکەم دوگمێ لایک لەبیر نەکەن سبسکرایب چناڵ بکەن ئەگەر نەتان کردووە و دەڵێمەوە لایڤ ستریمەکەشمان بە سپۆنسەری مستەر شۆپە بۆ دەستکەوتنی هەر یاریەک پلەیستەیشن ئێکسبۆکس پلس پلەیستەیشن پلستان دەوێ گەیم پاستان دەوێ سەردانی مستەر شۆ بکەن لیnkەکەشم لە دیسکریپشندانایە ژێر دوگمێ لایک
بیکەنەوە لینکی تێدایە دوای لایڤ بۆ خۆتان بڕۆن قسەی لەگەڵ بکەن بڵێن لەلایەن ژیرەوە هاتوونە کاکە ژیر سەیری Once Upon a Time in Hollywoodت کردووە بەڵێ کورام فیلم نەمایە سەیری نەکەم ئێستا هاتی مۆسە فیلمی کلاسیکەکان ئەگە سەیری سناپچاتی بکەن زوو ئەو فیلمانەی شەوانە دەیبینم بە سکرینێک بڵاوی دەکەمەوە ماوەکان ئێستا هاتی مەسەر فیلمی 1900 لە بۆ 1930 گەڕایمەوە کاتە چکە چلەکانم زۆر دیت ماوەکان ڕابردوو پەنجاکانم زۆر دیت 67 زۆر دیت بوو پێشترش هەشتام زۆر دیت بوو چکە عاشقی فیلمی ساڵانی 1970 نەوەتەکانم زۆر دیت یەڵا هاوڕێیان با کامێرەش ساکەن تەنیا یەک خولەک ماوە ڕێیانی خۆشەویستم لە ئێستاوە دەنگ باشە دەنجی لایڤ و دەنجی خۆم ئەگە دەزانن دەنگم دەنجی لایڤ زۆر نزمەیە دەنجی خۆم زۆر بەرزە پێم بڵێ یاڵا دیگمەی لایک لەبیر نەکەن بیست و شەش زۆری نەماوە لایڤ تکا دەکەم دگمێن لایک سەبسکرایب لەبیر نەکەن و دووبارە زۆر سوپاس بۆ مستەر شۆ بۆ سپۆنسەریکردنی ئەم لایڤ ستریمە و زۆر سوپاس بۆ کاکە پاڤێڵ بۆ خۆشەویستانەی دیکەکەوە سەپۆرتی ئەم لایڤ ستریمەیان کردووە پارەیان ناردووە تاوەکو ئێستا 53 دۆلاریان ناردووە سوپاسی یەکە بێکەتان دەکەم یاڵا بزانین بە چی یاری دەست پێ دەکەین ئیشاڵە یاری گەورەیە 5 4 3 2 1 گادۆڤاربی زۆر میوە بەس باوەڕ ناکەم گادۆڤاربی چکە گادۆڤار گەرجی زۆر زەخمە اوكي ام پروگرامە شتی سەروەژە ساڵان تێدایە دەڵێ اوكي گرافیکی تایبەتشمان هەیە لە بۆ ستیت ئۆف پڵەی اوكي ئەوە یاریە کۆنەکەی ئەوە یاریکەوە ستیت ئۆف پڵەی ڕابردوش بینیمان ئەو یاریە زۆر گرنگی بە دەنگ دەدا پێم وابێ ئەو نییە؟ داتر فۆکسی لەسەر دەنجە؟ یان هەو نییەوە؟ یانەوە هەیاری نییە نازانمەوە چییە؟ دا لێبرن دەکەم کەم کرد لەبەرەوەی ئەوە گۆرانییە تااقەتی کۆپرایتم نییە What is this?
دەرە تێترەسە خوا ئەو یاری ئیوێ کۆنفرانسی پێ بکەیتەوە لەگەڵ ڕێزم یعنی خەڵکی حەزی لەو زۆر یاریانەیە بەخۆشم دەیان کەم بەڵامی دەستپێکی کۆنفرانسی نییە ئەوە کۆپراتش لێدا دەستپێکی کۆنفرانسی بەو یاریانە what the hell ئەوەی دەستپێکی کۆنفرانسیە پلەیستەیشن VR 2 PS5 Hello from Enhance. I'm Tetsuya Mizuguchi. ディレクターの石原隆です。Lumines Arise のトレーラー、 طلب بايز يام صلى بياريه دي بناي Lumines この秋、 Arise プレイステーション5、PSVR Arise 2対応で発売予定です。 Lumines Arise Lumines Arise はバラエティ豊かな曲と美しいビジュアルが没入感を高め、いつまでも遊びたくなるゲーム体験となっています。その世界はとても心地よく、プレイヤーを共感覚の世界へと導きます。まあよくある普通のパズルゲームってことだよね。 يعني كما طالي زرت テトリスエフェクトを一度遊んだことがある人はわかると思いますが、Lumines Arise جماعة تترسينا زي من جماعة تترسينا 夏にシングルとマルチプレイの体験版を配信予定です。 والله لهاوين يمصل ديمو يعني كبجير تاخكاري بردست دخل Thank you بخوراي and enjoy the rest of State of Play. دەست پێکەچی باش نەبوو بەڕاستی بەس دەی بڵای سۆنی چیتکەی پێ کەمان سۆنی وەزت خراپە بەڕووی یاریەوە وەت کەم سافتە دریمێک لە دوای خەون چی دێ It isn't just a dream. It's a promise. One we're turning into reality. With our third generation of Luna filament and advanced generative AI, we're reshaping the line between dreams and reality. We create life for Okay. our future. چیە یاریە Delphi Corporation. ئۆکەی ئەو ڕکلامەکە لە کۆمپانیایە ژێ ناو یاریێکی ئیشیانە پاش خەونی ئیژەسە See خەونی that دەکەن getting passed through to بە Earth. ئای لە نامێشکت ژیر And دەست why are کرد these things trying to kill us? There you are. ئۆ پراگماتە یاریەکەی کاپکۆمی ئەو کاپچەردۆن PS5 پرۆ بەسە PS5 پرۆی ڕکۆرد کرایم ئۆکەی ئەو یاریە جەماعەت ڕێزدنیڤڵی دروستی دەکەن چەند ساڵە 5 ساڵە 6 ساڵە پێم وابێ لە بەرەمێنانە They are pragmatic. هەتا لە ئۆنلاین بوو بە قەشمەریات کە کەی ئەو یاریە بڵاو دەکەنەوە یاریەکەی مانجی پێ دەڵێن مانگ مون Get behind me! یەک بە خۆم زۆر چاوەڕوانی ئەو یاریە بە They can help. جەماعەت ڕێزدنیڤڵ دروست دەکەن یعنی کاپکۆمە Identified. پراگماتەیە Neutralizing نای threats. پێم وابێ Neutralize us? ئەو گەیمپڵی Looks like we're gonna have to fight our way through. ستایلە گەیمپڵی زۆر بە هۆڕایزمی Bypassing دەچوە first and second firewalls, hooking control protocols. Initiating hack. یاس لەسە مانجیە پراگماتە دەی بەرواری بڵاوکردنەوەمان هەبی باشە ئەم ساڵ Hey, D.I. I said I am D. Okay, okay. چار ساڵ زیاترە یاریە How نمایش about we کرایە call you Diana? Diana? بەس گرافیکی زۆر جوانە نووسیتیانە 2022 بە تاوەکو ئێستا داوای لێبردن دەکەین دەری 2026 it's real یعنی 100% 2026 بڵاوی دەکەینەوە سەرەتا وتیانە 2022 یاریەکە بڵاو دەکرێتەوە حسابی خۆتان بکەن 2022 ئێستا هاتە 2026 یعنی چەند ساڵ دەکات 4 ساڵە یاریەکە دواخرایە لە وادەی بڵاو بوونەوەی Oh, hey, today is Saturday, which means curry time. Awesome, I love curry. Speaking of curry, apparently the current president is actually a humane. What does that mean? It's okay, I'll get it. Curry time. دەنگشت باشە هەمی من هەمی لایڤی ئەگە خراپە پێم بڵم باشە ئاوڕێن Romeo, چایکەم stay with me. Grandpa, I'm gonna die.
Romeo, listen up. You're gonna die in about 15 seconds. Seriously? Seriously, don't worry. I made this just in case. The dead gear life support system. Don't move, okay? نوێی دومساوی لێ کردەوە دەیخوا You're already half dead. From now on, you're half dead man. No, wait, that's pretty lame. Dead man. From now on, you're dead man. اوكي خراب نییە خەڵک درم باش ناردێ وڵای بە سپێپان سیپان ئەو کۆ یاریە 5 ملیۆن گەیمی تێدا ناویەک یاری Romeo is a dead man. Romeo is a dead man. 2026. 2026 Maybe. لەوانەیە That was Grandpa's voice. Are you لەوانەیە like a 2026 بێ spirit? I'm on your back. Am I late? No. خۆم گیان هێشتا هیچ شێ پیشان نەدرایە یاس ویچەرم دیت سبەی لە بەرنامە باس دەکەم 皆さんこんにちは。グラスホッパーの役者の須田剛一です。いえ。皆さんトレーラーどうでした？グラスホッパーの久々の新作ルミオイザデッドマンです。いよいよ発表できました。このゲームはですね、主人公のロミオがロミオスターゲーザーという名前なんですけどかっこいいでしょ。時空犯罪 FBI 捜査官として、凶悪なですね指名手配犯をさまざまな時空に飛んで、倒していくそんな、ブラッディなアクションゲームとなっています。そして今回はですね、剣だけじゃありません、銃も使えます。ストロングスタイルのアクションゲームとして、チーム一丸となって頑張って作ってます。そしてなんで、タイトルがですねロミオなのにデッドマンなのか、それは皆さんぜひ続報をお待ちください。プレイステーション30周年過ぎちゃいましたけどおめでとうございます。それでは引き続きステートオブプレイをお楽しみください。Pragmata ژاپۆنی بوو یاریەکە یەکەم تێتراسەکە ژاپۆنی بوو ئەوەش ژاپۆنی بوو ئەوەش PS5 ئەو ساڵند هیل F ئۆکەی ئەو یاریە من چاوەڕوانیمە بەڕاست کە یاریش ڕاقی دەبێت زۆر جوان دیار بوو پار بوو هیدایەتیان ساڵ بینیمە ئەو یاریە زۆر ترسناک دەبێت ئەوەش هە ژاپۆنیە ئەو سێ یاری چوار یاری لە سێک هەموو ژاپۆنی Silent Hill F Gameplay あやれたスナックラッキーやら誰もいないし君の悪い怪物がルツにも合ってるしいやكذا كم تبني لايك ودير مكان زور مهمة عيبة Yes gameplay please واو اوه ذكا كده دغري اوكي زوانا انا ميكانيك اللي هاركه ساقوش فيها وحشة بمري خونا شو هيناكو ناوي هيناكو يا どこにいるのヒナコはいいよね何でも持ってるそんな
なあんたがいなくなってくれるんだからせいせいする واو 一人は嫌だよ والله یاری زۆر ترسناکە بەڕاستیان پێ بڵێم ئەی بابا ژاپۆنی لەبۆ یاری ترسناک کارە ساتم したよね暗いのは嫌 ئەم لە مێژ یاری ترسناکم نەکردم زۆر زۆر لە مێژە پێما ئاخر یاری ماوەکانی تکەکەی ئەنی ئاخر جا کردم هەر ساڵن هیل 2 واو المشكلة لقى دنجي تستاك دنج 裏切り者 او بستبنزي نو ديتن اوكي برواري بلاو كردنەوە مان هەیە بستبنزي نو بستبنزي نو 2025 ساون هيل اف لەناوەڕاستیش سەدەی 16 ئەوە گەیمپڵەی نییە سینەماتیکە. The castle has been sighted again. The Church's orders are absolute. These human sacrifices must be stopped. We will track the ethereal castle. ئەوە یاری 2.5 یاریەکەی گادۆڤار ێگە عرض بکرێ ئەو هەیە بەستای لێ ئەوە کامێرە ریاکشن بە خرزان زۆبەتان بەدڵتان نایێت بۆ یەکی بن کە عرض دەکرێت بەڵام یاریەکەی دەکەی زۆر Test the limits of your courage. You will face horrors beyond your darkest imaginings. Beasts that defy reason. Creatures born of pure darkness. Thousand Blossom! Die on job! On the floor! With me! Cross! Reaper! Tonight, we start our mission! Bence live kız ha. Buyurun. Haydi bakalım. Savaştıra. Buyurun. So you've come, dogs of the church, right into the palm of my hand. The visuals of Shinjuku that I'm seeing are a hellscape I can't quite put into words. You've somehow been sent back in time 8 years. But the situation here is critical. Digimon? I'm counting on you, Agent. Yes, Digimon. Ben de hüviyatım bu. Our ultimate mission is to uncover the causality between these anomalies. Hani animeka. Probably a phase electron life form. Is that what you call us, Digimon? I'll always be right here with you. Who exactly are you working for? I remember you guys. Who or what is that? You really don't know anything about the digital world? We have been enemies for years now, but this is the first time the Titans have launched an attack on this scale. We now believe most of the anomalies we've been dealing with stem from Digimon. It seems the upcoming battle is truly unavoidable. The world on this end is running out of time. If the gate is opened with the digital world in such a state, the human world will most certainly be affected. Do the Titans not care about the end of the digital world? Stop it! That egg is very important! Ama Japonya. Okay, էkսբոքսը tree has been attacked. It is just as the Great One, Plutomon, said. It can't protect
Why? We must protect the world from them. For this purpose and this purpose alone were you born. If that thing opens, then we'll be swarmed by Digimon. Attack! Please, everyone, lend me your strength. Everything's riding on To you. move forward into the future. We must fulfill our mission. Agent. دەی سەی 2025 سەیدا ئەوە ژاپۆنی بوو نایس ئەوە چییە سکوێرینێکسیشە ژاپۆنیە Abandon not your wayward children of Ivalice, but deliver us from our sins, that we might know salvation. If you feel wrong, blame yourself or the Father. Why do you fight? Why walk this path of subterfuge and conflict? The powerful must rule the weak. It is our duty. Heavens fall upon your crown! This vile charade has gone on long enough. It ends now. دیاکۆ کاوە زۆر سپاس بۆ ناردنی 2 پاوەند مەمنونین. Do you remember when your father showed us how to make a whistle of a blade of grass? یاری کلاسیکە ڕیماستەر کرایتەوە دڵێ بە AI کرایەوە ژیری دەست کرد فاینەل فانتەسیە. Hi everyone, I'm Sean Benson. And I'm Sid Schumann, here to deliver news and release dates for games coming to PS5 later this year. We hope you enjoyed that first look at Final Fantasy Tactics, the Ivalice Chronicles. The game will include 2 versions of the original PlayStation Classic. The enhanced version, which features improved graphics, fully voiced dialogue, refined gameplay, and much more, as well as the classic version, which brings a faithful recreation of the 1997 original to modern consoles. Final Fantasy Tactics, The Ivalice Chronicles launches on PS5 and PS4 September 30th, and will be available for pre-order later today. This next game is something really special. When I first played it, I laughed so hard I almost barfed. Let's check it out. But is there maybe just toilet? Toilet? Oh, sorry, I just need to pee. How bad? Just go behind this bush. I'll wait. I can run away. دابا دەبی خۆم پیسکەم. Pee shy. No. Yeah, no, you don't want me watching. You can watch. تەمشان مەکەت کە. In baby steps, all you have to do is carefully place one foot in front of the other, which is easier said than done. Main character Nate requires some pretty deliberate movement to make even the simplest progress. It's a captivating open-world experience filled with oddball characters. Here we go. Knock knock. Oh, you found it even without a map. The best toilet on the mountain. Oh, good. Definitely check this one out when it comes to PS5 on September 8th. Okay. بەروەرمان هەیە ئێستا 89. ئەوە چییە؟ Hirogami is a unique action-adventure title from Bandai Namco Studios Singapore. In this journey to save your origami home, you'll transform into paper shapes with distinct abilities, including a paper airplane, a nimble frog, a hardy armadillo, and a powerful ape. Master the art of folding when Hirogami arrives on PS5 later this summer. Sid, why don't you take this next one up? Thanks, Sean. The Hot Shot series has been with PlayStation from the very beginning, and its latest installment, Everybody's Golf Hot Shots, boasts its largest character roster ever. Compete in courses from 10 different regions around the world. Each with weather effects and new nighttime variants. Pre-orders begin later today. And those who do will get Bandai Namco's iconic Pac-Man as an early unlockable character. Everybody's Golf Hot Shots drives onto PS5 September 5th.
Ninja Gaiden Ragebound is a challenging ئەوش new Ninja entry in the Gaiden long-running مەمەزانە حەزیرە action franchise. ئەوش یاریش From the makers of the Blasphemy 2D series, Ragebound stars dual ئەوش protagonists یاریەکەی God of War بەو نوعەیە forced to ئەگەر combine عرض their بکرێت souls and skills ئەزە against a پیکسلی نییە demon بەس uprising. And longtime fans will really love the pulse-pounding ڕامان soundtrack مەگرە ئیشمان هەیە featuring guest سۆنی composers from the کۆدی original V12 series. بۆ نیوە شەو چی شتێت ئابرای من چی شتێ بۆ نیوە شەوش سیارە بەڕاستی Ninja Gaiden Ragebound arrives July 31st on PS5 and PS4. It's a PS4-ish. Okay. From the game bakers, Cairn is a survival climbing experience ئەوەش where یاریش you خۆش must دیارە carefully بەڕاستی plan your ascent up a deadly mountain. ئیشی تو بەس شاخەوانیە Manage balance and stamina to discover secrets. Hey! Hey, wait for me! Encounter other climbers. I'm Marco. Nice to meet you. And survive the harsh conditions of the climb. حەزمە یاری هەیە ئەوە کەینەیە You can give it پێنجی a try یازدە yourself with a demo that arrives later today. ئەو ڕۆژ دێمۆیەکەی بەردەست دەبی ئۆکەی سبەی تاقی دەکەمەوە That's all from us, but there's still a lot of state of play to come. This next reveal comes from the game preservationist at Digital Eclipse. Nothing can prepare you for their next collection, arriving later this year. نەری خلاص We knew pretty early on that the game was fun to play, people were نەری excited خلاص about it. The most rewarding part of it is just seeing people react to it. We knew that we were onto something. ئەنە ماوە جارێ بەس نازم وتی ستێت ئۆف پلەی دیکەشمان مایە I was like, I can't believe this game exists. What? یاریەکانی Mortal Kombat-ی It became something that added to the mystique of Mortal Kombat. Fatality. We're showing you a part of a world that is much larger. There was no template to make the games. It's a bit of the Wild West. Every part of that game is an expression of who we were and what we wanted to do. Flawless victory. یاریەکانی Mortal Kombat دەسە PlayStation 4 و 5 ئەم ساڵ 2025 PlayStation نەڵێ یاری فێرست پارتی پیشان نادەم جوانە ئۆکەی فایت ستیکە ئۆکەی بەوەی شەڕی دەکەی یەکەم فایت ستیکە دروستیان کردبی ئۆکەی مێتەڵگیر ئێستا یاری خات یاریە گەورەکانە یاڵا خۆتان حازم بکەن ئەکیدم زۆر چاوەڕوانیە و یاریمە زۆری نەمایە مانجی هەژدێ Loading like this, it's a revolution. All right, Commander. Baby. Take this. Here comes another one. You won't get away from me. Time for you to taste some real pain. What's the matter? I'm over here. Go back to your own world. See you in hell. I'll grind you into جوانە خوشە ناومینای خوش Solid Snake Eater چالنجە وەکو یاریە کلاسیکەکەش تێیدا بوو
28 ئۆ شێوەی خۆی گۆڕی کردە بەر جوان بوو ئەم شتانی تێدا ئەن مۆر زیاتر چی تێدایە ئۆکەی Spirit stones. Shining stones imbued with humankind's never-ending dreams. یاری پلانت کۆستەر بکە پلیس ئۆلان Since time immemorial, this power has been the impetus for human wars. نینجا گاید نوێیەکەیە یانەوەیەوە ئەیچە کورە ناوەکەی منێە دای یەکبینی چی لە کۆمنت لەبیرم کرد What makes a shogun? نیۆ Here is my answer. لۆ نیۆ تیم نینجایە وچۆم نییە کێدم نا نیۆ نییە باوەڕاکەم نیۆبی تا نیۆ وا بوو اینجا ئەنتری داینەستی وۆریەر پێما بە داینەستی وۆریەرە نیۆ نییە نا داینەستی وۆریەرە پێما بوو بەس داینەستی وۆریەریش نییە یان نوێ یاریە نیۆ ئۆ بەس کەی نێ نیۆ وا بشکلی کامێرە لە پشتی بووە نیۆ عینەک وەکو یاریەکانی دارک سۆسی بوو ئۆکەی چێ بووتی نیۆ عەفیە 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 جەماعەتی نیۆی نیۆ یاری زۆر قورسە بەڕاستی زۆر زۆر قورسە سەرەتای 2026 یاری نیۆ 3 بڵاو دەکرێتەوە ئۆکەی ئەو یاریێکی گەورەیە بەڕاستی ئەو یاری لە ژاپۆنی بوو ئەوە نیۆ زۆر بەناوبانگە قورسە زۆر زۆر قورسە بەس وەڵی بێزار منە یاری ساموڕا بەڕاستی کاسە نەماوەیە نزیکە 30 ساعتە یاری ئەوم کرد یاریەکەی ئەساسنم کرد ئەساسنی ئەم ساڵ هەمووی ژاپۆنی ساموڕای بەزمە گۆسەڤیۆتیش دێ بە ئەم ساڵ هەمووی هەر ژاپۆنی دەدەقەمەیە بۆ دەدەقەی دەبیشتە چی بکە سۆنی ئۆکەی ئەوە یاری گەورە بوو بەڕاستی ئەو دێمۆش بەردەستە ئەمڕۆ ئۆکەی 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 ئەو یاری VR دیە It's all I've ever known. My whole world. Vertigo Games. I was raised in this city's shadow. Free to take حتى ئێستا سۆنی یەک یاری خۆی پیشان نەدایە. To survive. State of Play. کارەساتە جیم ڕایان چی لە سۆنی کە جیم ڕایەنەوە یاریە لایف سەرسی ئاشاکرد یاری مەڵتی پلەیەرە چی لە سۆنی کرد خوایە زۆر لە پاشیدا This city hides many lost and legendary treasures. کاتێکم دوگمێ لایک لەبیر نەکەن لایک سبسکرایب یەڵا ئەو سپاس دەبە مستەر شۆپ بە سپۆنسەری کردم لایف سیما ڕێسواتری ستایل ئۆف پڵەی ئەرێ وەڵا دا زۆر خراپ بەڕاست کە یاریەکان پیشانیشاندایە دەو ئاستەی نینە نەڕزدنی بڵێک نەگارەڤارێک نا گۆسەف یۆتەیەک Thief VR نامانەوێ عەزمە ثیفی نەبووە لۆگۆی پلەیستەیشنی بابێ ئۆکەی ئەو یاریە گەورەیە جەماعەتە کوردستانی زۆر کەیفیان بۆ یاری دێ ئۆکەی نایچە یاریە ئەوە ئەوەی هەدە ناو لە بن ئەوەیە ئەوەیە ئەو نییە Ever since the Great Flood,
Elland, my dear planet, has been dying. Plastemia has taken everything from us. But you Subnautica, bas. Subnautica niye o? And it's up to you now to use that power. Subnautica başı görün yani hiç zor görüyor Subnautica. Multiplayer ha. Tidewalkers. Will you help us? ناویچیە Tides of Amuro. Tides of Amuro. ئەم زای سەبنۆتیکەیە زۆر بە سەبنۆتیکە دەچوو. سەبنۆتیکە عادەتەن لە من ئاوێ نەک لەسەر ئاوێ. Hi, I'm Nicholas Duce, the game director of Astrobot. جماعة Astrobot. To be back today to share more news with you. Okay. What the last few months he has been in the world of Ay زۆر مع Astrobot. لا لێ برن دەکەم پێتان ناخۆشە زۆر بەتان. ئەوش گادۆڤار هەدەرین گادۆڤار ئەو گادۆڤار. In October, we added 5 speedrun levels, followed by a Christmas special packed with festive surprises. And then earlier this year, the Vicious Void Galaxy made its appearance, adding yet more new challenging levels, all of which came at no additional cost. And today, I am pleased to announce that later this month, you will be able to enjoy 5 brand new challenge levels in Astrobot, bringing the total to a whopping 90 planets. And new special bots will be there too. Oh, Ghost of Yotei from Ghost of Yotei. Ghost of Yotei alongside other fans' favorites, but these ones are a surprise. And finally, the Astrobot DualSense wireless controller will return later this year with a slight twist. So be on the lookout for more news coming soon. From all of us at Team Asobi, thank you all for the amazing reception you gave our game, and enjoy the rest of the show. نعم, rest of the show. ما يزاري كاكا تزراوس نزمعت. ايش تم معايا؟ تبي برنداوي لبرن دكم دنكي لبر كوبرايتي داوي لبرن دكم دنكم بري لبر كوبرايتي گۆرانی بەکارمەین تکایە سۆنی یارێکی سەتەکانی کاریبیانە ستایلی سەتەکانی کاریبیان سەتەکانی دەریا دەڵێت جیهانی ئەڤەتاریان تێکەر کردیە لەگەڵ سەتەی اوكي ياري خوش دياره متعايد دياره بس ديو ياري خوش حزمنا يا حزمنا ياري ستي دريا هم كاتك يوات ما نكلينا دي كورا سناتو ميوزك آره والله بس بس سی اف تی سی ایکس بوکس سی سی یاریا ناوی یاری چیه به زحمت tell us سی of رمو نازمته هر ناوکشی بس سی اف تی زیتی جورنی اوه جورنی دقیقه ابسون Paths and Journey. Journey. I'm gonna thank you. Please, Journey, بكەن. یاریش ڕۆحیە. یەکمان یاریش زۆر گەورە نیە یاریش بچووکە بەڵام زۆر 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 بەچێژە جۆرنی زۆر. ینی بێحەد خۆشە یاریشی بێحەد. زۆریش نییە ساعت تاوی دەکەن.
بەس زیاد زۆر ڕاقیە زۆر جوانە هونەرە هونەر ئارت مامەسجد بێجەوی ئەم شەو بۆ لە ڕقی سۆنی ئەم لاتیا چ لە سۆنی بکەین کاکەم یەک یاری خۆی پیشان نەدایێتە ئێستا جگە لە ئاسرۆبۆتی ئاسرۆبۆتیش مەرحەلەی نوێ زیاد کردێت کورد جەوم هەبی وەڵا حەقە کیبۆردەکەی ورد کەم بەس کیبۆردەکەم زۆر خۆش دیاو بێ کیبۆردەکەم زۆر جوانە Sword of the Sea وەکو جۆر نییە بەڵام ناوچکەی هەیە یعنی یاری شتێکی هەیە 19/8 Hi everyone, I'm Kristen Zitani. That was a new look at Sword of the Sea, a visually striking adventure from the team behind Abzu and Pathless. We're excited to announce that Sword of the Sea will launch this summer into the PlayStation Plus game catalog. On June 17th, Remedy brings otherworldly action to game catalog with FBC Firebreak. In this cooperative FPS set in the paranatural world of Control, you and two fellow agents must confront and contain the reality-warping chaos found within the oldest house. Online. Fun in short bursts or deep dives, FBC Firebreak launches day one into game catalog on June 17th. The PlayStation Plus Classics catalog welcomes several new titles this summer. The PS2 version of legendary immersive sim Deus Ex arrives June 17th. Okay. Deus Ex. In July, Twisted Metal 3 and Twisted Metal 4 join the service just in time for the second season premiere of Twisted Metal, which arrives July 31st in select countries, including Peacock in the US. Additionally, two of Capcom's most beloved games from the original PlayStation are set to join the Classics lineup. Resident Evil 2 and Resident Evil 3 will arrive later this summer in the Classics Resident Evil 2 say Additionally, Myst and Riven will arrive later this month as part of the Days of Play celebration, running now through June 11th. Days of Play is a 2-week event that includes bonus PlayStation Plus content drops, great deals on software and hardware, and more. Visit PlayStation blog and PlayStation.com for full details. His parents cut their own rope to save him. He watched them fall, then found his way off that mountain. He was 11 years old. He then started a grand tour of every major boarding school in James Bond always at the top of his class. His superiors all praised his instincts. And they're all in need of early retirement. Nobody knows what to do with him, Mom. No, and I suspect he feels the same way. Yes, James Bond, 007. What he did in Iceland was insubordination. It was ill-disciplined, utterly reckless. He only survived thanks to blind luck. Give me one good reason to put him in the program, Mom. I think you just covered them all, Greenway. It's really quite simple. Bond is a bullet without a target. Let's give him one. Oh, look at this, James Bond. Do you have an appointment? The name's Bond. James Bond. He's with me. And you are? Don't think we've had the pleasure. Now let's not get ahead of ourselves. James. نازم زور بدل منيا شكلي. So you shouldn't have. We're facing a situation. اگر بستایل هیتمانی دروستیان کردی ساندبوکس بی. هیتمانی که لیر راک کنم. Yes, ستایل هیتمانیا. ستایل هیتمانیا. هدی اکثر. هدی اکثر. نعلم أوي هذه بس اللي بوستيد أوف بلاي ده هو كونفرانسي بلام بجدي زور سارواني جيمس بوندي ما أصلاً تيس بيوندي بالبلاي ستيشن هي اليوم كذا سب إكسبوكس ولا كذا بلام وكو ياري زور سارواني ما. With respect, Mom. To hell with that. Please don't stop that video, please. Yes, يا كلاسيك كي خوي. أصلاً مارتن أكون كيا. James. Lately,
Headhunting. Okay, headhunting. Music James Bond'ی هەراتەوە بە ناوی چێ یاریەکە؟ First Light. بەڕاست دوێنێ تیزەرە چەند بڵاو کردەوە. First Lightە ناوی یاریەکە. I suppose this is another teachable moment. 2026 اوكي ناو زوري معزور بليز یاریێکی پلەیستەیشنی پیشاندەن پلیز زۆر عیبە کایە یاری. Hello, I'm Hakan Abrak, CEO of Iron Interactive. The team is thrilled to announce 007 First Light. You'll experience James Bond as a young air crewman in the Royal Navy. Before the tuxedo and the martinis, as he first steps into the world of espionage, striving to earn his 00 status. Esta não é 007, deve 007. At Iron Interactive has poured the passion and dedication into crafting an experience that honors the legacy of Bond, harnessing our 25 years of agent expertise. This is just the beginning of our journey with 007. Yes. And we can't wait to share more with you soon. يلا صاروانم یادارم ئەو یاریە زۆر سەرکەوتووی زۆر چاڕوانم. ئۆکەی پلەیستەیشن ستودیۆس گۆسەڤیۆ ئۆکەی هەر باشترە لە هیچ باشترە بەس گەیم پڵەی ئۆکەی گۆسەڤیۆتێ بەس گەیم پڵەی ئۆکەی پلەیستەیشن گەیم پڵەی تووڕە دەم بەخۆی گانەی مەستەکی شاشەکەم دەم گەیم پڵەی بە گەیم پڵەی دەچیم. Still with me? Està legalamni? Gurgaketi. Yes. Gustav Yotay. Gameplay din drive come in July. Okay, state of play چی تایبەتی لە بۆ دەکەم لە مانجی هەفت ڕازی مەیز مشکلم نییە بەس گادۆڤارم پێ پیشاندە ئێستا. ئەوەش یاریی پلەیستەیشنە؟ کاپتن ئەمریکا بە ژاپۆنی. What the hell is this? Marvel? یاریی پلەیستەیشن بە شێوی فایتینگ؟ Okay. No surprise بوو. مشکل نیە گۆسەڤیۆتەی وتی لە مانجی هەفت ستەیت ئۆف پلەیەکی تایبەتی لە بۆ دەکەین. مشکلەمان نییە. ئەزەوی یاریە بۆی خلاسکەی ئۆکەی فایتینگە تێدەگەم مارڤڵە پلەیستەیشن دروستی دەکە بۆ ژاپۆنی تێناگەم. واو سەرباگرشتدا ناوی چ بوو؟ گۆست چ بوو؟ ئەوەش دکتۆر دووم لە ئەڤێنجەرە نوێیەکەی پاڵەوانە. گۆست ڕایدەر گۆست ڕایدەر ئەوەش ستۆرم.
Marvel Tokyo. That's a PlayStation 5 و PC 2026. Tokon Fighting Souls. Okay. باسی دروستکردنی یاریەکەی دەکەن بە تۆکیۆی プレイステーションの友人から急になんか飲みに行こうぜっていう連絡が来て、なんのこっちゃと思って、予定合わせて行ったんですけど、ちょっと飲んでる中で実は僕の方でマーベルの格闘ゲームを作ってみないかというような提案をいただきまして。いや本当に聞いた時はびっくりしましたね。世界的に本当に有名な IP ですし光栄だなと思いつつも、まず本当にうちの会社で大丈夫かなという不安もあり。The inspiration for working on this project really came from a place of pure fandom and wanting to say, why isn't PlayStation in this space? So PlayStation approached us with this vision to bring Marvel back to the forefront of the tag fighting genre. And that got us really excited because we had worked with them before on successful stuff like the Marvel Spider-Man franchise with Insomniac. When it came to approaching Marvel, you have to kind of first float the idea and let them know, hey, you know, we're thinking about approaching a company like Arc System Works to make a fighting game. We'd love to partner with you to do this really great collaboration. Would you be interested? When they named the developer, that really perked up our ears. It's always refreshing to work with a team that will take on the challenge of tackling Marvel, putting their own spin on it, and they're just uppercutting that challenge into the stratosphere. And that's what you get with this team. I mean, they couldn't make something boring if they tried. 社長からも本当に作れるんだったらぜひやりたいねっていうことを言われました。話を受けてしまった以上これは私がプロデューサーなのかなっていうところで。The tricky thing is that most fans, including myself, see this as a sacred genre for Marvel. The tough part is finding a partner that's crazy enough to take on the task, because you either do something like this big and bold, or you don't do it at all. I feel like I have a good grasp on their art style and how they would approach certain IPs. You come in with your kind of own expectations of, here's what I would expect to see from Arc System Works when they take on a Marvel IP. And what came up was something that went beyond that. 一番最初にマーベルさんに提出した時はなんとなくマイケルさんの反応はあんまり芳しくなかった印象があって、何がまずいのかなっていろいろこうやっぱり直接話していくうちにもっとアークのやりたいマーベルを見せてくれというような話をいただいたことがあって。I remember personally the first time I saw Iron Man was really when I felt we had something special. なので今回のアイアンマンのデザインを皆さんご覧いただければわかると思うんですけども、かなり日本らしいアークシステムワークスらしいデザインっていうのが出てるかなと思うので、マーベルの皆さんの反応がすこぶる良くて、それなんだみたいないう感じで。Kotayeci ważnie dla postępów. I PlayStation. And the fact that they added really naturally at home. One of the mantras that we have for this project is from Japan to the world, and really trying to take not just the IP but gameplay mechanics and say what can we really take from Japan, the creators that are doing awesome work here, and bring that to the global platform. 特別なところいっぱいあるんですけど、本当にやっぱり強調すべきは、格闘ゲームのチーム
バトルの中では4対4というのがまず本当に意欲的で挑戦的なところだというところと When ARC looks at these Marvel characters, it's not simply just the visuals, it's also the gameplay mechanics and adding in that what is that pop? What is going to be something that's different? Up until now, you've seen tag fighters that have 2v2, 3v3. We felt like we just had to go 4v4. And in doing so, we found a lot of unique and fun ways to change up the gameplay that I think players are going to be very excited to see. 今回4対4という革新的なところにチャレンジしている中で4キャラクター練習しないと勝てないんじゃないのとか安心してください。 Learning 4 characters is extremely daunting, but the team at Arc System Works has found a way to design a system that adapts to your playstyle. So you could either duke it out as just the leader and 3 assists, or you can tag in your assists to swap the leader and change the matchup on the fly. I don't think a lot of people thought this day would be here, would come. You know, this has just been an awesome journey, and I'm excited that we get to be able to share it with all the fans out there. I'll tell you right now, a lot of fighting games, they never get to experience this level of production, and it's just a dream to even be working with these two great partners. それは決してビジネスという枠組みではなくて、それぞれの強い思いの中でこのタイトルを成功させよう、いいゲームにしてファンに届けようと。The 3 companies have come together to do this, and I think we really are going to make something magical here. このタイトルですね、まだまだ開発途中ではありますが、続々とキャラクターも発表していきたいと思いますし、キャラクター以外のコンテンツというところも今後いろいろ出ていくと思います。しばらく楽しみにお待ちいただければなと思います。Stay tuned. لم تيك مدن. بابين موصل نورمالي ايه. نوكشتك ما بي. Please, Nelly Kotai, please. You're still with me? خلاص. يا ما. It seems the upcoming battle is truly unavoidable. کارەسات خراپ بوو بە کارەسات خراپ بە کارەسات تاکەشت بەدڵم بووبی ئەمین شتیان ئێڵ تاکەشت 670,000 کەس لە پلەیستەیشن سەیر دەکەن تاکەشت بەدڵم بووبی تەنیا هیتمانەکە بوو تەنیا هیتمانەکە ینی بەس هیتمانەکە باش بوو بەس هیتمانەکەم بەدڵ بوو دەڵم هیتمان ئەوەی جێمز بۆندەکە فێرست لایت پراگماتا ئۆکەی ساوند هیل ئۆکەی بەس وەکو یاری پلەیستەیشنی چی تێدا بوو گۆسەفیۆتەی هیچیان پیشان نەدا وتیان لە مانجی 7 ستێت ئۆف پلەی چی لە بۆ دەکەین وات لە ئاخیری کۆنفرانسەکەش یاری نوێیەکەی مارڤڵیان پیشاندا بە ناوی چ بوو هەناوەکەش مەبی کرد مارڤڵ تۆکن فایتینگ سۆڵز God damn terrible یعنی بەڕاستی یەکیش کەمە لە بۆی یعنی هەرچیش زۆرە لە بۆی سۆنی بەڕاستی وەزعی هیچ باش نیە لە بۆی یەکشەم سەیری ئێکسبۆکس دەکەین بزانین چەند یاری هەیە بەس بە مشکلەکە چییە مشکلەکە ئەوەیە ئێکسبۆکسیش لە هەمان کاتدا کێشەی گەوری هەیە یاریەکانی خۆی دەخاتە شوێنی دیکە بەڵام لە هەمان کاتدا ئێکسبۆکس بەڕاستی یاری ناوازەی پێیە داری ئەم ساڵ هەر کارەسات بەداخەوە بەڕاستی مەلاسەف بەڵام لە هەمان کاتدا سوپاسان دەکەم شۆ لەگەڵم بوون بۆ لایڤ ستریمەکە چاوی هەمووتان ماز دەکەم هیوادارم لایڤەکەتان بەدڵ بووبی هەرچەندە جام سریپلەکەتان بەدڵ نەبوو بەڵام هیوادارم لایڤەکەتان بەدڵ بووبی و ئینشاءالله
شەوی هەینی سەمەر گەیم فێسی دەگوازمەوە کە پێم وایە لەوێشتی زۆر باشتری دەبینین انشاءالله و یەکشەمیش هەوڵ دەدەم ئێکسبۆکس بگوازمەوە گەر نەشم توانی بیگوازمەوە بێگومان لە سفرێک ژیری هەر باسی دەکەم هەموو معلوماتەکان انشاءالله چاوەڕوانی بەرنامە سفرێک ژیری بن سبەی شەو انشاءالله نازانم دەیت سبەی شەو یان دەی بەمە یەکشەم و یەکشەم یان هەموو پێکۆکۆکەمەوە بزەبە دیار نییە بەڵام ئاگادارتان دەکەمەوە هەر کاتێک بی چاوتان ماز دەکەم هیوادارم دەبن لایک سەبسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە بەخوای گەورتان دەسپێرم و دەچان لەگەڵ